بەڵام ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان و چیروان بارزانی گەیشتە ئازربایجان لە کۆبا لەگەڵ سەرۆکۆماری ئازربایجان کۆبووە. کۆمەڵێک پرسی گرنگ لە نێوان هەردوو وڵاتەیە تاوتۆی دەکەن، بە تایبەتی کە ئازربایجان لە ناوچەکەش پێگەیەکی گرنگی هەیە بە نسبەت دراوسەکانی هەرێمی کوردستانیشەوە. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم پەیوەندیانە و گرنگی ئەم سەردانانە. میوانەکەم بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکانە لە لەندەنەوە لەگەڵمە. دکتۆر محەممەد ئەم کاتت باش. ئەمە بزانم سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئازربایجان چۆن دەبینن؟ ئازربایجان و هەرێمی کوردستان چا خاڵێکی گرنگی هاوبەشیان هەیە لە نێوان یان بۆ پەیوەندیەکان و برەودان بەم دیدار و کۆبوونەوانە؟ زۆر سپاس. بەڕاستی من ئەبینم بێنە و زیارەتێکی زۆر زۆر گرنگە لە ئازربایجان لە یەکێک لە وڵاتەکانی زۆر گرنگە ئەمڕۆ لە ناوچەکەم. علاقاتی تاریخیمان هەیە لەناوبینیان. ئەگەبەی سەیری بکەی لە مێژووەوە دووسێ جار ناوی ئازربایجان دێتەوە لە سەر زمانی پێشەوە قازی محەممەد کە یەکەم جار لە 48 زیارەتی بلۆیی کردیتەوە، پاشان جەنابی بارزانی نەمریش لە دوای ڕوخانی کۆماری مەهاباد یەکەم محەتەکەی خۆیەوە ئازربایجان بووە و ئەمڕۆژ ئازربایجان وڵاتێکی ریژنەڵ سۆپەر پاوەری مەنتەقەکەیە. لە هەر 6 جەمهوریەکانی لە ئەوراسیا یەکێک لە مهمترین جەمهوریەکانە کە لە دوای ڕوخانی اتحادی سۆڤیەتی. بۆ ئێمەش لە کوردستان حقیقت ئەزمموی دیبلۆماسی و چەندان بە تایبەت بوو جەنابی سەرۆکی هەرێم لە بەرسیبەری سەرۆک بارزانیە خۆی لە هەموو کارەکە دیبلۆماسیەکانی خۆیەوە چەند پێش بچین. ئەمڕۆ لە قۆناغێکی گرنگ دانین زیاتر علاقاتی دیبلۆماسی لە وڵاتانە بە تایبەت لە وڵاتی ناوچەکە علاقەتێکی باشترمان هەبێت، بە تایبەتیش لە ناحیەی استراتیژی ئەمڕۆ لە دوای شەڕی ئوکرانیا بۆ چوونێکی ترمان پێویستە هەبێت بۆ علاقاتی دیبلۆماسی. ناڵێن ئەم وڵاتە ئەمریکای عزمایە، ئەم وڵاتە مهم نییە. بۆ چوونەکەی من ئازربایجان لە وڵاتە مهمەکانی ناوچەکەی ئەمڕۆ. باشە دکتۆر محەممەد، لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی هەرێمی کوردستان پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ و وڵاتانی گرنگی ناوچەکە و جیهانیش پەرە پێداوە. ئەم هەوڵە دیبلۆماسیانە چی بە هەرێمی کوردستان بەخشیوە؟ ئێستا پێگەی هەرێمی کوردستان لە چ ئاستێکدا دەبینن لە بوارە نێودەوڵەتیەکان و لە ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیدا؟ پێت بڵێم کوردستان شخصیتێکی نێودەوڵەتی سم ئینتەرنێشنەڵی هەیە، حتا پاینەڵێن دەوڵەتی ئەستۆمیسپەی تەسم ئینتەرنێشنەڵی هەیە. با خەڵکێک زۆر خەڵکە نەحەزانی کورد و نەحەزانی کوردستان زۆریان پێخۆشە ئەڵێن پێگەی کوردستان زعیف بووە و هەیبەتی بەغدا زیاتر بووە و نازانم وای لە هاتیە. بەڕاستی وانە یعنی تا ئەمڕۆ سەنگی کوردستان سەنگێکی زۆر زۆر گرنگی هەیە لە علاقاتی نێودەوڵەتی. یەکێک لە کوردیش تا ئەمڕۆ ئێمە نەمانتوانیوە خۆلەوەتری نێودەوڵەتی لە حەلی کێشەکانی داخلیش نەچێت بکەین. ئەم چونانەی کە هەیە، ئەم زیارەتانەی کە هەیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە، سەرۆکی هەرێمی کوردستانە کە بە چوونەکەی من هەردووکیان سیبەری سەرۆک بارزانین لە کاری دیبلۆماسیەوە زۆر قەزانجیان کردێ لە بەبوونی جەنابی سەرۆک بارزانیەوە لە علاقاتی دیبلۆماسی. ئەمە کارێکی زۆر گرنگە، پێویستە زیاتر گەشە پێ بدەین، زیاتر خەڵکمان پێنە ئاشنا بێن و ئەمە کارێکی تر خەڵکی کە لەسەر معنەویاتی هاوڵاتی کوردیشەکە بێنەوە وەزعەکە وایە و قەوارەی کوردستان لە خەتەردایە و ئینتەرنێشنەڵ وایس وەزعدانیە بڕوەکیان وانە لەبەر مقاوماتی نەجاح و مقاوماتی سەرکەوتن لە کوردستان زۆر زۆر زیاترە لە مقاوماتی فەشەل ئەو ئەخطائانەی کە هەمان. باشە دکتۆر محەممەد، هەرێمی کوردستانێکی سەقامگیر لە نێو عێراقێکی ئاڵۆزدا بە تایبەتی کە دەوروبەری هەرێمی کوردستانیش ئەو وڵاتانە کۆمەڵێک سەقامگیری بەخۆیەوە بینیوە لە ماوەی ڕابردوودا کێشەکانی نێوان تورکیا و ئازربایجان لەسەر ناوچەی قەرەباغ بە تایبەتی. هەرێمی کوردستان چۆن دەتوانێت باڵانس لە نێوان پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دۆست و دراوسەی خۆی و وڵاتانی گرنگی ناوچەکە بپارێزێت و ڕابگرێت؟ سیرکە ئێمە پێویستە یەکەم شت بچوونەکەی من ئێمە خۆمان نەکەین بەشێک لە هیچ سرایەکە ناوچەکە. لەناو بچوونەکەی من لە دوای شەڕی ئوکرانیا مەنتەقەکە زۆر تێکەڵ و پێکەڵ بووە. بەڕاستی وەزعەکە وای لێ هاتێ ئێمە خۆمان نەکەین بەشێک لە هیچ سرایەکی کە هەیە. حتا لەگەڵ عێراقیش ڕاستە وەز عێراق زۆر مەشاکلی زۆرە، زۆر قەوارەکەی زۆرە، بەڵام تا ئەمڕۆژ ئەگەبەی سەیری ئەم هەفتە بکەی وەزیری دیفاعی فەرەنسی کە دێتە بەغداد دێتە کوردستان، سەرۆکی هەرێمی کوردستان لە ئازەربایجانە،
لە سەرۆکی هەرێمی کوردستان لە پێشماوەیەک لە ئەڵمانیا بووە ئەمە تا ئەمڕۆ ساڵێم دەوری کوردستان لە تەلمیعکردنی دەموچاوی عێراق تا ئەمڕۆ زۆر گرنگە ئەمە مانای ئەمە نییە خەڵکێک نییە لە کوردستان کار بکات بۆ تێکدانی وەزعەکە خەڵکێک کار بکات بۆ تێکدانی دەموچاوی کوردستان تێکدانی وەزعەکی خۆمان پێویستە بە یەکرێزی ماڵی کورد بە یەکرێزی هێزەکانی کوردستان ببین ئەوارەیەکی باش تا خەڵک زیاتر ڕێزمان لێ بکرێت تا توانی خزمەتی کوردستانە بکرێت. بەڵێ ژمارەی ڕەوەندی کوردی لە ئازربایجانن جگەلەوەی کە لە بەشەکانی دیکەی وڵاتانیش هەن بەڵام ئەم پەیوەندیانە و بەهێزکردنی پەیوەندیەکان لەگەڵ ئازربایجان تا چەندە کاریگەری لەسەر بارودۆخی ڕەوەندی کوردی لە وڵاتانە دەبێت کە کوردی لێ نیشتەجێیە بە تایبەتی کە پەیوەندێکی مێژووی لە نێوان کوردەکان لە بەشەکانی دیکەی وڵاتانیشدا هەیە کە کوردی لێ نیشتەجێ ئازربایجان بوو نمونە. سيركي لأذربيجان أصلا دائما كردي لهي لو ولاطكاني هي لحرب عالمية كم وحال كردي لهي حقيقة كردي يزيدي لهي كردي مسلمانيش لهي بشك ما بيت دعمي كي جوان بروندكي كردي لهي بيوست حكومتي هريمي كردستان بتوان الدلاحي كالتورية كخويان اللي بكتا صاحبيان بتوان الدلاحي كي كالتورية وبتوان دعميان بكات بما مستعي زماني كردية إذا عيس كردية ولا بيرمان نجد وإمش رجك لروجان كي كم إذاعي كردي كدستي بيكك للقاهرة كزمايك بسماني وكردستان بيشكش كبتماني بسماني كردي قصد كان تأثيري كالسر بابو بابير مانش أمره إمش أتوين أو كاربين لقر رواندي كردي لوي لبر رواندي كي كردي داعمي هيا بحكومة هريم كردستان لوان جالي كردي سوري هيا مركزي كروشنبيري كردي لوي هيا أزري هيا مجموعه که مراکز روشنبیریان هەیە کوردیەکە زۆر زۆر بەقووەتە لە ئەزەربەیجان حقیقەت لەبەر کەلتورمان زۆر زۆر نزیکێکە موسیقەمان نزیکێکە تا حدێک زمانیان ئەوان زیانی زیاد نزیکە بە تورکی پتر بەڵام سەنگێکی قایمیان هەیە لە ماڵە ئیقلیم من ئەڵێم ئەزەربەیجان لە ریژنەڵ سوپەر پاوەرەکانی ناوچەکە. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد ئەحسان شارەزای پەیوەندی نێودوڵەتیەکان زۆر سپاس لە لەندەنەوە لەگەڵ کوردستان 24